بەڵێ سڵاوتان لێبێ لە ناحی سرێشمەی سەر بە قەزای خەلیفانین دیارە لێرە سونەتی قوربانی زیندوو دەکرێتەوە هاوڵاتیانی گوند هەمویان دێنن لە یەک شوێن قوربانی کۆکەنەوەک لە دیمەنەکاندا دیارە ساڵانە لە گوندە و قوربانیەک کە ئەکرێ هەمویان دێنن لێرانە بە یەکەوە کۆیەکەنەوە دواتر بەپەی ئەو لیستەی کە لەلایەنە ئەو ناوانەی کە لایەنە بەسەرگوندا دابەشیەکەن لێرانە ساڵانە سونەتی قوربانی زیندوو ئەکرێتەوە من بۆ زانیاری زیاتر وە قسەکردن لەسەر ئەو بابەتە لەگەڵ موختاری ئێرە قساکەم سڵاوتان لێبێتن ئەگەر بیتە ئێرە تا ئێستا چەند چیلۆ گۆشت کۆبۆتەوە کەی دەست بە دابەشکردن یەکەمین جا جێژت پیرۆز بی یاخۆ بەخێر بێ سەد چاوم ئێستا 2408 کیلۆ هاتیە ئینشاءالله بە ڕێژەیەکی زۆر ئەو جارێ سالی ڕابە 2700 کیلۆ بوو ئەم ساڵە دەبیتە 2400 کیلۆ ئەگەری هەیە بگاتە 3000 تەلی 3000 کیلۆ ئینشاءالله باشە شێوازی قوربانیەکە چۆنە خەڵک لە ماڵەوە حیوانی خۆی بژێتەوە لە ماری خۆمان ناکوژنە ئەوسا پابندی ڕێماکان دەبین لە سەربەرخانەی حیوانەکان پاک دەکەینەوە ئەو جارەی دین لە ماری خۆیان پشکێک لۆ ماری خۆ دەجێنەوە پشکەکانی کرد دین لێرە دابەشکردنەکەتان چۆنە لە گوند چۆن دابەشکردنەکە ئێستا دەقریبەن 2400 کیلۆ دابەشی 3 کیلۆ دەکەین چەند ماڵ دەکا ئەوان لەوە دەکەین گوندەکە بەخۆ 1100 ماڵە ئینشاءالله گە بگێتە 3000 دابەشی 3 کیلۆ دەکەین دەگاتە 1000 ماڵ باشە ئەو شوێنە چۆنە تەرخانتان کردووە بە قوربانی کرد وەڵاهی ئەو دوکانە بابی ڕەحمەتیم تەسمینی ئەو کاری کردو خێرە کە بۆی بمێنێت ئینشاءالله ئەوە وەسەیتی باممە هەتا ئینشاءالله ئەوە بەس لۆ ئەو کارەیە باشە چەند ساڵە بم شێوەیە بە بەردەوامی ئاوا قوربانی کۆ ئەکرێتەوە لێ ساڵ زیاترە بەڵێ بێ بچران ئینشاءالله هەتا ئەمن ماوم هەتا نوێمش ماوە ئەم کارە تەریک ناکەم زۆر سپاس دەکەن زۆر سپاس بەڵێ هاوڵاتیان بەردەوامن لە هێنانی قوربانی و قوربانیەکانی خۆیان دێنن لێرە و دواتر دەست بە دابەشکردنی ئەەکەن من هاوڵاتیەکیشترم لەگەڵە بێتن سڵاوتان لێ بێتن ئەگەر بۆم باس لە کارەکەی خۆتان بکەن ئێوە با هەرەوەزی ئەم کارەکەن پێشەکی بەخێرەتان دەکەین دژدان پیرۆز بێ ئەمە دابوو نەریتێکە لە سرێشمە لە باو باپینانما لۆمان مایتەوە ساڵانە ئەو نەریتە دووبارە دەبیتەوە بە گوێرەی لە ڕێی موختاری و لە جۆرەی قایمەی مەسەد بای و ئەوانە ئەو گۆشتەی کۆ دەکەینەوە و دابەشی سەرماران دەکەین باشە لێرانە چەند ماڵ هەیە بڵین یەکی چەند چیلۆ گۆشتی بێبەرەکەوێت وڵای جا ئەوە دەگەڕێت و سەر لیژنەی کە مامۆستا ئەرشەد و فەرەنگ موختار و ئەوان قایمەیان لەکنە ئەو کاتی گۆشتەکە تەواو بوو اینجا بە قایمەیە مەقسەد هەرمارە و بەشی خۆی بەردەکەوێت بەس پێشبین ئەوە دەکرێت ئێستا گەیشتە 3 تەن نزیک بوویتەوە لە 3 تەنی احتیمالی هەیە مارێ 3 کیلۆی بەر بکەوێت بەس 6 کەش هەیە برێم ئێستا ئەگە مەقسەد جیران لەوێنێ مارێک لەوێنێبی مەسەڵەن ڕقم تەلەفۆنی موختاری هەیە ئەو مارێ سبەینێ دووس بە تەلەفۆنی لۆ دەکاکە بەشە گۆشتی خۆدانراوە وەرە بیبەوە زۆر سپاس وەکە بینن ئەمە هاوڵاتیەشتری بوو بەشێک لە پشکە گۆشتی خۆی کە قوربانی کردووە لە سەربەرخانە هێنانە ئێرە لێرە چاوەڕێەکەن تاوەکو تەواوی ئەو قوربانیانەی کە کراون هەمووی دێنە لێرە کۆەکەنەوە بەسەر تەواوی ئەو ماڵانەدا بەشەکەن کە لە ناحی سرێشمە هەن کە 1100 ماڵە گۆشتەکە تەواو بوو هەمووی دەیکەنە پشک و دەست بە دابەشکردنیەکەن بەڵێم نەگەڕێ مۆلایەوە